ئەم پرۆژەیە کاتی خۆی ئێمە خۆشمان ئیشمان لەسەر ئەم پرۆژەیە کرد کاتی خۆی ڕخنەمان لەسەرەوە بوو پرۆژە چاکسازی بۆچی ینی ئەوەندە گرنگ نییە تۆ تەنها هەموو لە چڕێکی تۆ تەنها لە مەسەلەی موچەی کارمەندان و دەرماڵە و خانە نشینی ئێستا تەقریبان ئەمە بابەتە ئەگرێتەوە ڕاستە گرنگە تۆ کەسێک دوو موچە وەرنەگرێت کەسێک بندیوار بێ و بیهێنیتەوە مەسەن موچەکەی ببڕیان یەک موچەی بدەیتێ کەسێک مەسەن خانشینێکی زۆر وەرەگرێت کەسێک تەمەنێکی کەمی هەیە و تۆ خانشینەکەی نەدەیتێت تا ئاگاتەوە تەمەنی خۆی ئەمانە گرنگە بەڵام زۆر بواری کە هەبوو کە ئێمەمانویست ئەگەر چاکسازی دەکەی وەرە لە گێڕانەوەی مڵک ماڵ و مڵکی دەوڵەتا بیکە ئەو هەموو گرد و گردۆڵکە و ساحە و ئەوانە داگیر کراوە مەسەرەن ڕوبەرێکی زۆر لە زەوی کوردستان لەلایەن هەموو لایەنە سیاسیەکانەوە لا على التعین یعنی بەبێ ئەوەی هیچ لای هینکەم زۆربەی لایەنە سیاسیەکان کوردستانیان بۆ خۆیان بردووە تۆرە یەکەم هەنگاوە با گەڕانەوەی ماڵ و مڵکی دەوڵەت ئەگەر چاکسازیەکەی تۆ ئەگەر کە چاکسازیەکی وەرەکا کە خۆماڵیکردنی بواری کارەبا مەسەن ئێستا مانگانە 2 ملیار دۆلار خەرجەکرێ بۆ ئەو وەبەرهێنەرەی کە کارەبا وەبەرهێنێ لە کوردستانە 2 وێزگی کارەبایی هەیە ئەم 2 وێزگە کارەباییە بەپی ئەو وەبەرهێنانی کە ئەی کات زەوی کوردستانە ئاسمانی کوردستانە هەواهی کوردستانە گاز و ئەو گازی سائلەکەی کە بۆی ئەچێ هی کوردستانە گازوایل بێ هەری کوردستانە تۆ دەیت پارەیەدی بۆ بەرهێنەری خۆت ئەم کارە خۆت دەکردایە باشتر بوو یعنی ئەو پارەکەی و کاتی ئەمە حسابمان کرد ئەو پرۆژانە هەر هەمووی 2 ملیار دیناری تێچوو تۆ بۆ نای کارەبا خۆماڵی بکەی ئەو پارەی ئەیدەی بۆ با میلەتەکە تا سەرفیکەیتەوە بۆ نایەک مۆبایل مەسەن ئەم بواری ئینتەرنێت و مۆبایلە بۆچی ئەیدەی بە کەرتی تایبەت بۆ ئەمان نایە حکوومەت خۆی دەسی بەسەرا بگرێ من هەر بۆ خۆم پرۆژەیەکی چاکسازیشم پێشکەش کرد بە سەرۆکایەتی پەرلەمان وە سوپاسێکیشم بۆ هاتووە ناردیان بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام کە تۆ کاری پێ نەکەن و نەختێت نەچێتە بەرنامەی کارەوە ئیتر تۆ چارەت چییە تۆ ئەوەت لەسەر ئەوەی لە مێشتا هەیە ئەوە بیر تا ئەچێ بیکەی لە بواری کارەبا من کە لە بواری تەقلیسی وەزارەتەکان مەسەن وڵاتێکی تورکیا 20 وەزارەتی هەیە ئێمەی هەرێمی کوردستان 21 وەزارەتمان هەیە کە ئێمە 5 ملیۆن ئەوان 8 ملیۆن کەسن معنی ناکرێ تۆ ئەم ئیدارە گەورەیە ئەم بیرۆقراتی کە لە بەڵێ بڕێوەبردننی وڵاتە هەیە ئەنی نمونەیەکی زۆر بەسیط بە جەناب بڵێم لە تورکیا یەک ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی 150,000 کەسەکە لە کوردستان یەک ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی 45,000 کەسەکە لە عێراقێک کە بندستی لە ئێمە لە بندستی ئەوانین یەک ئەندامی پەرلەمان نوێنەرایەتی 150,000 تەقلیسیان کردیان بە 250,000 ئەوان تەقلیسیان کرد بە یاسایەک ئەندامانی پەرلەمانیان لە 329 کەسەوە گەڕانیانەوە بۆ 250 کەس ئێمە 110 ئەندامی 111 ئەندامی پەرلەمان هەیە لای بوو ئەمە نوێنەرایەتی هەریەکان 45,000 کەسەکە وەرە ئەمە کەم کەرەوە بیکە بە 55 کەس بیکە بە 60 کەس 61 کەس بۆچی ئەم عەدەدە زۆرە ئەمە کە کردوتەوە ئۆتۆماتیکیەن جارە 50 موچەی خانشینی لە کۆڵەکەوێت ئەمە بە هەمان شێوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان لە هەرێمی کوردستانە ئەوانیش نوێنەرایەتی کەمتر 25,000 کەسەکە هەریکیان ئەوانیش باکەم بکرێتەوە بەڕێوەبەری گشتەکان لە هەرێمی کوردستانە 250 بەڕێوەبەری گشتی هەیە ئەم وڵاتی ئێمە کاتی خۆی لە سەردەمی مەلیکیەوە تاوەکو سەردەمی سەدام حوسێنیش یەک بەڕێوەبەری گشتی پۆلیس هەبوو لە عێراق یەک بەڕێوەبەری گشتی ئاودێری هەبوو یەک بەڕێوەبەری کشتتوکاڵ هەبوو یەک بەڕێوەبەری گشتی هەموو بوارەکان یەک بەڕێوەبەری گشتیان هەبوو بەڕێوەبەری گشتی دیوانیش هەبوو یعنی لە عێراقا هەر هەموو بەڕێوەبەری گشتەکان لە سەردەمی سەدام حوسێنیش و بۆ سەدەی مەلیکیش هەر هەمووی نەگەشتە 25 بەڕێوەبەری گشتی ئێستا بۆ لە کوردستانێکی ئەو بچووکە کە ئێمە هەرومان 5 ملیۆن کەس نابین 250 بەڕێوەبەری گشتی هەیە 500 جێگری ئەوێت وانە خۆ جێگر ناوێت جێگر لە بواری یاسایی جێبەر لە بواری یاریداری جار سێ جێگرێ بێ یعنی نزیکەی 500 بەڕێوەبەری گشتیش هەیە نزیکەی 1000 قائمقامی معوەم و بەڕێوەبەری گشتی معوەم و جێگر بەڕێوەبەری گشتی معوەم هەیە لە هەرێمی کوردستان تۆ بێت دەست بۆ ئەم بوارانە بەری تۆ هاتووی هەر هەمووی چڕکراوەتەوە لە چییە کەمکردنەوەی خانشینی پلە تایبەتەکان و ئەوەی کە ڕاستە دەستان خۆش بکە بەس هەموو پلە تایبەتەکان هەمووی 5 ملیار دینار وەرەگرێت تۆ ئەگەر تێ پارە بگەڕێنیتەوە بۆ سەر خەزێنی هەرێمی کوردستان و بۆ سەر داهاتی هەرێمی کوردستان ئەو بوارانەی تر گرنگە ئەو بوارانە زۆر گرنگە نەخێر بە هیچ جۆرێ ناتوانێت چاکسازی ڕێژەی بکە بەڵام هەنگاوێکی باش هەنگاوێکی بچووکە تۆ لە بڵێ مەسافەت 1000 میل تەبدأ من خەط واحدة
مەودایەکی 1000 میلی لە هەنگاوێکەوە دەست پێەکە باشە، بەڵام بەمەرجێ هەنگاوەکانی تری بە دوا بێ ئەگینا خۆ ئەمەش کارێکی باشە. کابرایە کە بۆ نمونە وەزیر نەبووە، هەر وەزارەت چی نەدیوە بە پلەی وەزیر خانشین کراوە کە زۆر هەیە. یعنی لە بە تەسەوری من لە هەرێمی کوردستانە من ناتوانم عەدەد بدەم، بەڵام لە 500 کەس زیاتر هەیە هەر لەو بوارە وەزیر نەبووە بە وەزیر کراوە، بەڕێوەبەری گشتی نەبووە بە بەڕێوەبەری گشتیەوە، هەر هەیە ئەو ڕۆژەی کراوە بە پۆستەکەی وەرگرتووە هەر ئەو ڕۆژە خانشین کراوە. لە خارجەوە هاتوتەوە وایان زانیوە کەس دەست ناکەوێت لە وڵاتە بەس دەوروبەری زمانی ئینگلیزی زانیوە هێنایانە لێرە پەنایان بۆ بردووە چونکی بەداخەوەی لەمانی ئەم برادرانەی ئێمە کە لە شاخ گەڕانەوە 3 کەم و کورتیانە بوو. یەکێ لە کەم و کورتەکانیان ئەوە بوو بەداخەوە ئێڵێم لە ڕووی مادیەوە هاتن گیرفانی خۆیانیان پڕ کرد لێرە، لە ڕووی ئەخلاقیشەوە لە ڕووی سێکسیشەوە بەداخەوە ئێڵێم ینی زۆر بە هەڵە هەنگاویان نادە و ڕۆژەوە ئەوەشیان پڕ کردەوە. لە ڕووی زمانیشەوە هاتن چونکی ئەمان کە لە شاخ بوون و ماجاریان نەبووە بخوێن و بە تایبەتی ئەوان کە ئەچوونە خارج و بۆ شەوەکانیان کە لی دانیشتن و بۆ نادیەکان و بۆ لای دیپلۆماسیکارەکان و بۆ لای ئەو کەسانی کە ئەمان پێویستیانە بوو زمانی ئینگلیزیشیان نەزانی هاتن وڵاتی ئەمان هەر هەموو کرد بە زمانی ئینگلیزی خوێندنەکان. ئێستا خەڵکە هەژارەکە لە بواری بە زمانی کوردی خوێنێ خەڵکی سەرمایهدارە گەورەکانی ژێرسایی بەرپرسەکان و کوڕی بەرپرسەکان ئەوانش مەکتەبی تایبەت و قوتابخانەی تایبەت و زانکۆی تایبەت و پەیمانگەی تایبەتیان هەیە. هەر هەموو مناڵێکی دوێنێ ئێستاکێ بڕۆ لەو دەژەوە قسە بکە بە زمانی کوردەکان بچێتەوە. هەر من لەم شوێنەی کە من لێ ئەژیمە چمە خوارەوە مناڵەکان هەرموو بە ئینگلیزی قسەکە یکاکە خۆی ئەمە شەر نییە و کەسێ بە ئینگلیزی قسەی کردی پیاکی ڕۆشنبیر بێ، پیاکی عالم بێ، پیاکی دانا بێ، پیاکی ئیداری بێ، پیاک بێ کە بتوانێت وڵاتە بەڕێوەبەرێ. خۆ ئێمەش ئینگلیزیمان نەخوێندو بە زمانی کوردی خوێنومانەوە بە زمانی عەرەبی خوێندومانە. تۆ ناکرێ بە زمانی ئەوەی کە وا تەسەوورگەیتە تۆ فێر نابی. ئێستا بە کوردیش خوێنمان لە سەرەتایی بە عەرەبی خوێنمان لە ناوەندی و ئامادەی ئێستاکێ وا ئینگلیزیش زانین چ کێشە یەکەم. یعنی ناکرێت تۆ بڵێ وەڵام من مناڵەکەم هەر فێری ئینگلیزی بوویتر کەم کوردیم نابێت. ئەم کەم و کورتی 3 بوارە کەوتم ئەلەم 3 بوارە کە هاتنەوە لە شاخ و خەڵکی کوردستان بە لە دوای ڕاپەڕین لەسەر سینێکی زێر ئەم کوردستانی تەسلیم کردن ئەمان هاتن غەریزەکانی خۆیانیان تێر کرد. ئەو خاڵە لاوازیان کە هەبوو ئەوانیان پڕ کردەوە ئەو بۆیە بەم شێوەیە کوردستانیان بەم شێوەیە لێ کرد. ئەڵێ ئێمە نایڵین یەک پێشمەرگە زەرەرمەند بێ. زۆربەی ئەوانەی کەوا ئەو پلانیان وەرگرتووە لە مەسەن مقدم بۆ کراوە بە لیوا ملازم ئەوەل براوە کراوە بە مقدم زۆربەی ئەوانە پێشمەرگەن. تۆ کە تۆ نێڵی وەڵا پێشمەرگە زەرەرمەند بێ کەواتە تۆ چۆن ناتوانانی ئەم یاسایە جێبەجێ بکەیت. تۆ لە ئیسەوە خەتی سوور و دانا بۆ پێشمەرگە، خەتی دوو دانا بۆ بنەماڵی شەیدان و زیندانیانی سیاسی خەتی کەواتە چڕ هەموو مۆزوعەکە ماوێتە سەرشی سەر ئەندامانی پەرلەمان. بۆ ئەندامانی پەرلەمان ئەتوان جێبەجێ بکەن. بەڵام گرنگ ئەوەیە کە بۆ ئەندامانی پەرلەمان جێبەجێکرد بۆ ئەوانی کەس جێبەجێ بکەن. گرنگ ئەوە کەسێک کە ئیدعاکە ئەڵێ مەسەن بۆ نمونە خانشینی ئەندامانی پەرلەمان زیادە کە منیش لەگەڵیانام نەعەدالەتیەک هەیە ناکرێت کەسێک 40 ساڵ خزمەتی هەبێ و کەسێک 1 ساڵ خزمەتی هەبێ وەکو یەک بێ. گرنگ ئەوەی ئەو کەسەی لە ناو پەرلەمانی کوردستانە ئەوەی دیعایەکە هەر لەوێش بڵێ کاکە خۆم موچەکەی خۆشم زۆرە بە بۆ چوونی من ئینسانێکە ئەندامی پەرلەمان بوو پێویستە تێر بێ بۆی بەلا ڕێیان نەبرێ. دەیان عەرزی مغری دێتە بەردەمی، دەیان کێشە چێتە بەردەمی کە ئەکرێت لە خشتە ببرێ. مەسەن حاکمێک بۆ نمونە یەکی لە خەلەلەکانی ئەم یاسایە چییە؟ دەست نەبرەوە بۆ کەمکردنەوەی موچەی خانشینی ئەو کەسانەی لە بواری دادوەری کارەکەن. یعنی دەسەڵاتی دادوەری بە هیچ جۆرێ باسی نە موچەیان کراوە نە خانشینیان کراوە نە هیچ شتێکیان لێ کراوە. ئەسڵەن حکوومەت ئەمە تەواوە بەڕێی من حکوومەت بۆی نییە دەست بەرێ بۆ کەمکردنەوەی موچە یا دەستکاریکردن یا تعدیلکردن یا هەموارکردن یان بڵێن چاکسازیکردن لە دەسەڵاتی دادوەریە. بەڵام بە هەمان شێوە لە بۆ پەرلەمانیش نێتی. پێویستە هەم دەسەڵاتی دادوەری هەم پەرلەمان خۆیان ئەو هەنگاوە هەڵبگرن چۆن حکوومەت چاکسازیەکە بۆ موچەخۆڕەکانی خۆی بە هەمان شێوە بۆ دەسەڵاتی دادوەریش خۆیان بیکەن پەرلەمانیش خۆیان بیکەن. چونکە ئەوە پەرلەمانە متمانی داوە بە حکوومەت ناتوانێت فەرمان و ئەمریکا بەسەر و پێشنیار بکە بۆ پەرلەمان بڵێ پەرلەمان تۆ بە ئەندام پەرلەمانەکان و موچەکەیان ئەوە بێ خانشنەکانی حکوومەت بۆ وەزیرەکانی خۆی ئەتوانێت ئەم کارە بکە. بەڵام سەرۆکی پەرلەمان و هەیئەتی پەرلەمانە ئەتوانێت دەستکاری موچەکەیان بکات. دەسەڵاتی دادوەری ئەتوانێت بە حاکمەکان بڵێت تۆ ئەوەندە وەرەگری کە خانشتنیش بوو ئەوەندە وەرەگری. بە بۆچوونی من هەم حاکم هەم ئەندامی پەرلەمان هەم وەزیر تا ئەو کاتی لە پۆستەکەیاتی پێویستە موچەیەکی شایستەی هەبێ بۆ ئەوەی لە خشتە نەبرێ. بەڵام کاتێکیش خانشی نەکرێ بێ حسابێکی وای بۆ بکەیت کە لەگەڵ موچەخۆرەکانی کا
جیاوازێکیش بۆ شێوەیە نەبێ ئێستا سەرنج بدەن لە هەرێمی کوردستانە یعنی لە سەردەمی بەعس سەدام حوسێن کە هەبوو جیاوازی ژیانی کەسێک کە خۆشترین ژیان بژی لەگەڵ کەسێک کە ناخۆشترین ژیان بژی 1% نەبووە ئێستاکێ لە کوردستان 1 ملیۆنیش نییە یعنی فەرقەکە ئەوەندە زۆر بووە سەرمایە هەرێمی کوردستان چۆتە لای چەند هەزار کەسێ ئەوانەی کە بەرپرسن ئەوانیشی لە ژێر سایەی بەرپرسەکانن ئیتر دوای ئەوە خەریکە تەبەقەی وەسەد نامێنێ هەمووی ئەبێ بە تەبەقەی 1,000 ئەمە فەسڵی سوڵتاتی بمورە ئەمە پێڵێن جیاکردنەوەی دەسەڵاتەکان نابێ حکوومەت دەست بۆ کاری ناو پەرلەمان بەرێ پەرلەمان ئەشکرێ چاودێری حکوومەت بێ بەڵام حکوومەت بۆی نییە بێ کار لەسەر ئیشی پەرلەمان بکات چکەوە پەرلەمانە متمانی بۆ بمبورە متمانی بۆدا ئەوە دەسەڵاتی دادوەری بێت تەواو سەربەخۆ بێ کەس پەیوەندی پێوە نەبێ بەڵام تۆ کاتێتی وەکو دەوڵەت ئەمە چاکسازیەکی پێویستە ئەوانیش بگرێتەوە دەسەڵاتی دادوەریش بگرێتەوە پەرلەمانیش بگرێتەوە حکوومەتیش بگرێتەوە جۆرێک یاریان کردووە جۆرێک یاریان کردو بەڕێی من خۆی ئەوەی بەغا 50 ساڵە بە 15 ساڵ ئەمان هاتوون بۆی زیاترین کەس مستەفید بێ 5 ساڵیان لێدا شکانەوە بە تەسەوری من یاسایەکم جێبەجێ پێشکەش کرد پرۆژه یاسایە لە سەردەمی خۆیان لانی کەمی موچەی خانەنشینی ئەندامێکی پەرلەمان کە هیچ خزمەتی نییە 2 ملیۆن دینار بوو لانی زۆری کە کابرایەک 40 ساڵ خزمەتی هەیە 5 ملیۆن دینار بوو ئەمە جۆرێک لە هینی تیا بوو جۆرێک لە نزیکبوونەوەی تیا بوو لە خەڵکیش کۆمەدیر عامێکیش لەوانەیە 2 ملیۆن دینارە وەرەگرێ وەزیرێک وەرەگرێ کەسێک ڕاوێژکارە وەرەگرێ کەسی پلە باڵا لەوانەیە ملیۆنە وەرەگرێ کاتێ ئەندامێکی پەرلەمان 2 ملیۆن وەرەگرێ و مەسەن مهندسێک کە خانشینە بێ مهندسێکی شایستن خانشینە بێ ملیۆن و نیوە وەرەگرێ ئەمە نزیکن لە یەکەوە بەڵام ئەمەی ئێستا هەیە بە تەسەوری من ئەمەش دوورە لە یەکەوە جۆرێک لە نادات پەرویری لەم یاسایەشە هەیە ویستیانە زۆرترین کەس ڕازیکەن ئەو 5 ساڵیان لێکم کردەوە بەس یەک بابەتەیە من جەناب دەرک پێ نەبردووە لەناو پرۆژە یاساکە هەیە کە بێگومان و خوێندوشتەوە بەڵام دەرک پێ نەبردووە و زۆر کەسی دەرکی پێنابە چکە بوو بە کێشە بۆ من کاتی خۆی ناو پەرلەمانە ئەویش پاسەوانەکانی بەرپرسەکان و حیزبەکانە 6,000 پاسەوان هەیە لە هەرێمی کوردستانە ئێمە هاتین من پێشنیارێکم تەقدیم کرد ئەو کاتە بۆ بەڕێز دکتۆر جعفەر و دەستەی سەرۆکاتی پەرلەمان پێم وتن با ئێمە بین ڕیزبەندی بکەین سەرۆکی هەرێم لەبیرمە 45 پاسەوانم بۆ داناوە سەرۆکی هەرێم 3 15 بە 15 بە 15 سەرۆکی پەرلەمان ئەو کاتە لە بیرمە پێم وایە 42 بوو تقریبا شتێکمان لە سەرۆکی هەرێم کەم کردبووەوە سەرۆکی حکوومەتیش بە هەمان شێوە کەممان کردبووەوە دوایی بۆ جێگرەکانی دوایی هاتینە سەر ئەندامانی پەرلەمان ئەندامی پەرلەمان سیانی هەبوو کاتێک کە خانشینە بێ یەک کەسی ئەبێت وەزیرەکان بە هەمان شێوە کە 5 بوون ئەوان دەبڕی لە بۆی تەنفیزیا کارەکەن کاتێک کە خانشینە بێت 2 کەسی ئەبێت بەم شێوە ڕێکمان خستەوە ئەوەی کە من حسابم کردبوو لە هەرێمی کوردستانە لە سەرۆکی هەرێمەوە هەتاوەکو ئاخر کەسی ئەندامی پەرلەمان و وەزیرەکانیش بخانشین بشۆ هەمووی نەکەشتە 3,000 پاسەوان بەڵام ئێستا 6,000 پاسەوان هەیە هەرێکی 1 ملیۆن دیناری ژۆر بگرێ ئەمە 6 ملیار دینار ئەم 6 ملیارە هیوا هەیە ئەسڵەن هەر دەوام ناکە ئەسڵەن هەر ناویشی نییە مەسئولەکەی ئەچێ پارەکەی وەرەگرێ و نازانێت ئەم پارەیە چی لێدێ ئەی بەرپرسێ دوو لیوای هەیە مەسەرەن بۆ نمونە خەڵک با ناو نەهێنین لێرە بەڵام خەڵکە بینم 3 فەوجی لایە خەڵک هەیە 2 لیوای لایە خەڵک هەیە لیوایەکی لایە خەڵک هەیە سترێکی لایە ئێتۆ ئەمانە چۆن هێنیتەوە ئەمایان چیان کردو فێڵێکیان کردو حکوومەت ئەو کاتەی من ئەترازم کرد لەسەرەوە ئەڵێ ڕێخستنەوەی پاسەوانەکانی بەرپرسان و بەرپرسەکان و حیزبەکان ئێتەوە لە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران بۆ خۆی بڕیارێکی لەسەر دەرەکا بۆ خۆی پرۆگرامێک دانێ کە ئەم پاسەوانانە چۆن دابەشەکرێن و کێچەند پاسەوانی کێژن ئەمە کەواتە تۆ یی لە پەرلەمانەوە ئەینێری بۆ پەرلەمان وەک برا گەورە بە پەرلەمانی تۆ من کەرەوە بە برا گەورەی خۆت من خۆمە ڕێکخەمەوە ئەمە یەکێ لە خەتەرناکترین خاڵەکانە کە حکومەت نەیوێراوە دەستی بۆ بەرێ ئەمە نقطەیەکی زۆر گرنگ هەبوو کە من هەرە سەرەتای بابەتەکەەوە لەسەر ئەم پرۆژە یاسایی کە جەناب بۆیاتوی ئەم پرۆژە ئەم کارانی کە کراوە مەسەن وەزیر بە ناعەدالەتی خانشین کراوە یان پلەی بۆ بەس کراوەتەوە بە ناخانشینی بە ناشایستەیی لەوە واکیل وەزیرەوە کراوە بە وەزیر یان لەو مدیر عامەوە کراوە بە ڕاوێژکاری ئەقدەم ئەمە حکوومەت بە بڕیار کردوێتی کە حکوومەت بە بڕیار کردوێتی کەواتە حکوومەت دەیەکتوانێت بە یەک بڕیار هەڵی وەشێنێتەوە هەر پێویستی بە پەرلەمانیش نییە ئەمانەی کە ئێستا نێراوە بۆ پەرلەمان ئەڵێ ئاگرە سوورە لە خۆم دوورە حکوومەت دەڵێ من لە کۆڵی خۆم کردەوە فڕەماوەتە ناو گۆڕەپانی پەرلەمانەوە کێشەکە بۆ پەرلەمان دروستە بێ لەناو پەرلەمانیشە گەورەترین گرفت بووە ئەم پرۆژێ دروستە بە تەسەوری من بە ئاسانی تێناپەڕێ گرفتەکان ئەوەیە مەسەن تۆ مەسەن بۆ نمونە
حزبی فڵان سیرەکان لەم بابەتەیە بۆ نمونە یەکێتی لە بەردەم کۆنفرانسایە لەوانەیە 15,000 کەس زەرمەند بێت لی دوورەکەون بۆ پارتی بە هەمان شێوە وانە لەبەرەوە بە تەسەوری منە گەورەی گرفتە نەنا ئەوەی بەڕێی من بەسیترین کەس و سادەترین کەس کە دەست بەری و توانی زەختی لێ بکەی ئەندامانی پەرلەمانە ئاسانە جێبەجێکرێ ئەندامی پەرلەمان چیەکە نەقوتێ نەهێزیە نێژی چی لێکێ توانی لێ بکەی بەس تۆ ناتوانێت کابراایەک بە لیوا تەقاعد بوو 200 کەسی لەگەڵە یا ئێستا لیوایەوە بکێرەوە بە مقدەم بزانە چ مشکلێکە بۆ دروستە بێ بەرۆ بە هیچ جۆرێ بە تەسەوری من گەورەترین کێشەیان ئەوەیە کە ناتوان بە تایبەتی لە بوارە سەربازی و ئەمنیەکە ناتوان ئەم پرۆژە یاسایە لەوەک خۆی جێبەجێ بکەن ئەگەر خۆی پرۆژە یاسایە دەرچوو ئێمە دەرمان کرد و مسادەقەشی لەسەر کرا بەڵام ئەو کاتە سەرۆکی هەرێم نەبوو سەرۆکی پەرلەمان جێگری لە شوێنی سەرۆکی هەرێم خۆی گەڕانیەوەە ئەینا تێپەڕ بوو بەڕێ من ئەگەرەوە تێپەڕ بوو بە هەنگایەکی زۆر باشدرا بوو بۆ ئەم یاسایە نەک بۆ چاکسازی لەسەر تاسێک ئەمە نەکبەتیەکەی میلەتی ئێمە یعنی لە هەموو وڵاتیشی دنیا پەرلەمان نیعمەتە پەرلەمان بوونی پەرلەمان بەس لە وڵاتی ئێمە پەرلەمان بۆتە نیقمەت بۆ لەبەرەوەی ئەوەندە خەڵک دەستخڕۆ ئەکەن دەنگم بۆ بدە و کورسیم زیاو بێ لەوێ موچەت بۆ ئەبەڕمەوە دەمانچەت پێ ئەدەم سیارەت بۆ ئەکڕم کورس زیادە ڕۆی بکە و من چاو بدا ئەپۆشم لەسەر جادە عارەبانە ڕاگرە و من قسە ناکەم بە زۆرە دەنگم پێ بدە ئەمە کێ ئەوانەی حیزبی دەسەڵاتن حزبی معارضیش ئەچێت دیفاع لەوانە ئەکا بۆ نمونە کەسێک زیادە ڕۆیەکی کردووە کەسێک ئیشێکی نایاسایی کردووە نایاساییشە حیزبە ئۆپۆزیسیۆنەکە ئەچێت بەرگری لەکە ئەو ئیسفادە لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکەشەکە ئیسفادە لە حیزبی دەسەڵاتچەکە وعد بە هەردووکیانەدا لەگەڵ حرمەتم بۆی و ڕێزم بۆی وەکو ئەو جۆرە کەسانە وەکو گای ناو جۆگەوان لە ئۆپۆزیسیۆنی شەخۆن لە پەرلەمانی خۆن بۆیە بە تەسەوری من من ناڵم پەرلەمان نەبووە ئەوانە بەڵام ئەوەی من لی تێگەیشتوم لەبەرەوەی حکوومەتێکی مؤسساتیمان نییە دەسەڵاتی مؤسساتیمان نییە ئەو یاسانەی کە هەیە بەویست و ئارزووی کەسەکان کە لەسەر دەسەڵاتن جێبەجێکرێ کاتێ بیانەیە جێبەجێکن و کاری پێکەن کاتێک نزیکی وەختی پەرلەمانە بێتەوە ئیشی پێ ناکەن بە تەسەوری من پەرلەمان و هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بۆتە نقمەت بەسەر ئەم دەسەڵاتی کوردی و کەیساکی هەیە خۆزگەوانە بواە خۆزگە ئەو یاسایی کە دەرەچێ هەر کەس لەسەر دەورە بوو لەسەر حکمە بوو بەبێ کەم و کورتی جێبەجێ کرد نەیەخسە مجەمیدەوە کاتێک کە نێوێ ئێهێنایە دەرەوە بگەرمێ کاتەوە کاتێک کە ئیشی پێینێ و ئەو کاتێکا بەگەشت خەڵک یعنی بە کوردی یاساکان ئەکەن بەگشت خەڵکی فەقیر و هەژارە بەگشت نەیارەکانیانە بەڵام یاساکان بۆ خەڵکی خۆیان و دەست ڕۆژتۆکان جێبەجێ ناکەن ڕقەمەکە ناتوانێت بڵێن چونکە جەماعەتی بایۆمەتریەکەش دەستیان پێ کرد هیچیان دەست نەکەوت بە شێوەیەکی وا زانستیانە کردویانە کە هیچ کەسێ پێی بەم بابەتە نەبە من بە تەسەوری من ئەم دوو موچەی و ئەمانە هەیە بەڵام بە شێوەیەکی وا شەرع نەکراوە بە تەسەوری من ئیسفادەیەکی وای لێ بەس خەڵک ئەوانەی کەوا بمبورە ئەوانەی کەوا بە پلەی ناشایستە دامەزراون ئەوانەی بە پلەی ناشایستە پلیان بەرزکراوەتەوە ئەوانەی بە پلەی بە شێوەی نایاسایی خانشین کراون ئەوانە زۆر ئەو 400,000 ئەوانەیە کە مەسەن بوون بۆ نمونە شۆ ئەیلولانە وەرەگرن ئەوەی کەوای هەندێکی لای یەکێتی هەندێکی لای پارتی هەندێکی لای حیزبەکانی کەشە ئەمانە موچەخۆرن بەڵام لە بەغان ناویان نییە وەک موچەخۆری حیزبی نەمانە هیچ حیزبەکەی خۆیان بۆ خانشینەکەی کاتێک کە حکوومەت یەکی گرتەوە هەمویان خستە سەر وەزارەتی دارایی تەسەور ناکەم نەخێڵخابێ بچن موشەی شۆڕشی ئەیلول ببڕن نایبڕن بە تەسەوری من نایبڕن بە تەسەوری من ئەو 1,200,000 زۆر بە کەمی کەمە بێتەوە زۆر بە کەمی کەمە بێتەوە بۆ تەسەوری من ئەم پرۆژەیە تەسەورەکەم وەکو ئەوەی حکوومەت ئیدعای بووەکە کە 100 ملیارد دینار مانگانە ئەگەڕێتەوە بۆ بوجەی حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆچوونی عومەر عینایەت ئەم بەم شێوەیە نابێ چونکە باسی دەرماڵە مەرماڵەشی کردووە دەرماڵی مۆزەفەکان احتیمالە بەهۆی دەرماڵەکان و هەندێ کەس کە بەس بۆ نمونە بە گوێنی ئەچن موچەی خانشینی یا موچەی پاسەوانەکانیان وەرەگرن ئەگەر ئەو شتانە ڕێک بکرێتەوە احتیمالە مەبلەغی پارە بگەڕێتەوە بەڵام بە تەسەوری من بە هیچ جۆرە ناتوانن ئەوەی کە ئایانەوێ بلو یاسای هاتووە وەک پێویست جێبەجێکردن وەکو شتێکەیە بە عیبارەتەکەی ئەڵێ دەرکردنی یاسا گرنگە بەس جێبەجێکردنی گرنگترە ئێستا مەسەن بۆ نمونە یاسای زیادە ڕۆیی لە هەرێمی کوردستان هەیە بەس کاری پێ ناکەن
جێبەجێش بوو. یاسای سندوقی داهاتی سندوقە نەوتی و گازیەکان هەیە لە هەرێمی کوردستانە ساڵی 2014 ئێمە دەرمان کرد تاسێکی کاری پێ ناکەن. یعنی هەر کاتێ بزان هەر یاسایەک لە بەرژەوەندی دەسەڵات و حیزبەکانی دەسەڵات نییە ئەوە تەجمیدیەکەن هەر کاتێ بزانن کە لە بەرژەوەندیانە ئەهێنەوە بەرکەوت بە تەسەووری بەو شێوەیە بەو حەجمە گەورەیە نابێ دەرەنجامەکەی بەو حەجمە گەورەیە نابێ کە بڵێ ئەوە من ئێستاکیە مانگانە 850 ملیار دینار ئەدەم بە موچە خۆران ئەوە بوو بە 700 ملیار شتیوان هەبێ احتیمالە بێتە بە 835 احتیمالە بێ بە 830 بەڵام بەڕێی من بەو شێوەیە نابێ. من دەسەرەوەتەوە بۆم باس کردی تۆ ئەگەر چاکسازیەکەی لە نەوت تا چاکسازی بکە خۆماڵیکردنی نەوت کە نەوت شەفاف کە سندوقی داهاتە نەوتەکان فعالکەرەوە ئەو هەموو مڵکە کە داگیرتان وەرە بیگەڕێنەوە بۆ دەسەڵات وانە ئەو هەموو ئەو کارەبایی کە هەیە وەکو بۆم باس کردی ئەو کارەبایی کە وەرە خۆماڵی بکە کارەباکە 2 ملیار مەدە خۆت محەتێکی کارەبا دابنێ و یا ئەوە تەمین کە بە لە کابرای وەرگەڕەوە تۆ گازیە دەیتێت تۆ ئەرزەکەت داواتێت و هەوای تۆ پیسەکە هەموو شتەکانی تۆی حکوومەتە بەڵام لەبەر ئەوەی لەگەڵ ئەم سەرمایەدارە کەسی کە هەیە کە دەست ڕۆیشتووە ئەم کاران ناکە. سەبوو نمونە مەسەن سەد ئەو کۆمپانیانەیەکەوە نەوت دەرێن لە هەرێمی کوردستانە ئەو کۆمپانیانە مەبلەغی ساڵان تقریبا پێم وایە لە ساڵ 30 داهاتی فرۆشتنی نەوت لەو حدودایە پێم وایە کە ئیفرۆشێت لە هەرێمی کوردستان لە ساڵ 30 ئەدەنەوە بەو کۆمپانیانە. ئەگەر خۆت بتوانانی ئەم کۆمپانیا دروستکەی خۆ کۆمپانیا دروستکردن چیە کڕینی ئالیاتە دروستکردنی کۆمپانی شەریکەیەکە کۆمکۆ ئەوانەمان هەیە خۆمان بۆ ئەوانە فعال کە بە خۆت نەوت دەربێنی خۆت بە شوێن نەوتەوەری با بڵێن بە شوێن نەوتەکە ناتوانانی بگەڕێ بۆ خۆ دەریانەکە توانی بیکی ئەگەر ئەو سەهمیەتیان نەبێ ئەو بەرپرسانی کە لە هەرێمی کوردستانان لەو کۆمپانیانە بەڕێی من و کارانە زۆر ئاسانە بێ بەس ئەوان سەهمیەتیان هەیە ئەمان چیان کردو لە خلالی 29 ساڵی دەسەڵاتی خۆیانە 24 ساڵی دەسەڵاتی خۆیانە ئەگەر بیت و بۆ نمونە منێک ئەم نمونە بۆ جەناب بدەم ئەگەر بیت و حکوومەتی هەرێمی کوردستان بە سوپەرمارکێتێکی گەورە دابنی کۆمپانیاکانی بەرپرسەکان و سەرمایەدارەکانی ژێرسایی بەرپرسەکان بە کوشتێکی بچووکی تەنیشت سوپەرمارکێتەکەدانی هەمیشە بە بەردەوامی لە ناواخنی سوپەرمارکێتەکە دەرهێنرا و خراوەتە ناو ئەم کوشکەوە ئەم کوشە گەورە بوو سوپەرمارکێتەکە بچووک بۆتەوە تاوای لێ هاتووە ئێستا کوشەکە دەیان سوپەرمارکێتی پێ دروستەکرێ بەڵام سوپەرمارکێتەکە بەو شێوەیە وەکو وەزعی حکومەتی هەرێمی کوردستانی هاتووە. یعنی ئێمەی کورد ئەگەر وازمان فقط لە گیرفان و گیرفان پڕکردن و تێرمان بخواردە گیرفانکردنیش خەینا بەس تێری بخواردایە بە تەسەوری من ئێستاکێ ئاڵای کوردستان لە هەرێمی کوردستانە وەک دەوڵەت ئێستاکێ ئەشکایەوە بەڵام بەداخەوە ئەمان لەبەر ئەو سێ بابەتەی لە سەرەتاوە باسم کرد هەم گیرفان دوور لە ڕووی سامع هەم بابەتە سێکسیەکە هەم بابەتی زمانەکە نەیانتوانی وەک پێویست بێن خزمەتی خەڵکی کوردستان بکەن ئەگینا ئێستا وەزعی بارودۆخی خەڵکی کوردستان کاتی شوێنێکی کابوو.